لە کاتێکدا زۆرێک لە کۆبوونەوە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لە ژێرکاریگەری ملمەلانەی دەسەڵات پۆست و هاوکێشە حیزبیەکاندا بەڕێوە دەچن. بە پێچەوانەوە کۆمەڵی دادگەری کوردستان هەوڵێکی بەردەوامی داوە تا ئاڕاستی ئەو گفتوگۆیانە بۆ ئەو کێشانی ڕۆژانە ژیانی هاوڵاتیان دەخەنە ژێربارێکی قورسەوە بگۆڕێت. کۆمەڵی دادگەری پێی وایە ئەگەر سیاسەت لە ئازار و پێویستیەکانی خەڵک دوور بکەوێتەوە مانای ڕاستەقینەی خۆی لەدەست دەدات. لە هەر کۆبوونەوەیەکی سیاسیدا نوێنەرانی کۆمەڵی دادگەری هەوڵیان داوە باز لە موچە فەوتا و دواکەوتوەکان، گرانی، کەم و کوڕتی خزمەتگوزاریەکان لە کارەبا ئاو بێکاری و بوژانەوەی ئابووری بکەن. لە بەرامبەر ئەوەدا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە هیچ ڕێکەوتنێکی سیاسی بەبێ چارەسەری ئەو گرفتانە ناتوانێت متمانەی هاوڵاتیان بگەڕێنێتەوە. بەپێی بۆچوونی کۆمەڵی دادگەری ئەرکی سەرەکی هەر هێزێکی سیاسی پاراستنی بەرژەوەندی گشتیە، نەوەک گەیشتن بە بەرژەوەندی حیزبی. هەر بۆیە لە هەموو دیدار و گفتوگۆیەکدا هەوڵ دەدرێت باز لە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان بکرێت. بەو پێی ئەوەی خەڵکی کوردستانی نیگەران کردووە ناکۆکیە سیاسیەکان نییە، ئەوەندەی دڵنیان نەبوون لە موچە، بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی، لاوازی خزمەتگوزاریەکان و نادیاری داهاتووی ئابووریە. نمونەی زیندوی ئەم تێڕوانینەی کۆمەڵ ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ڕۆژی دووشەمەی نێوان سەرۆکی کۆمەڵی دادگەری و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بوو کە بەشی هەرە زۆری تەرخانکرا بۆ ئەو بابەتانەی قسەی دڵی خەڵکن و بوونەتە مۆتەکە بۆ ژیانی هاوڵاتیان. لەوانە بەردەوامی ئەو قەیرانە کەڵەکە بوانەی بەرۆکی هاوڵاتیانیان گرتووە لە دواکەوتنی موچە و گرانبوونی نرخی سوتەمەنی و کەم و کوڕتی خزمەتگوزاری. هەوڵدان بۆ پاراستن و دوورخستنەوەی هەرێمی کوردستان لە جەنگی نێوان ئەمریکا و ئێران بە لەبەرچاوگرتنی بەرژەوەندی نەتەوەیی و نیشتیمانی. هەوڵەکان بۆ دۆزینەوەی ڕێگەچارە بۆ گرفتە کەڵەکەبووەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدراڵ بە جۆرێک بەرژەوەندیەکانی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکات. ئەم جیهانبینی کۆمەڵی دادگەری کوردستان هەوڵێکە بۆ گواستنەوەی مۆدێلی سیاسی لە ململانەی دەسەڵاتەوە بۆ چارەسەری کێشەکانی خەڵک. هەر هێزێکیش بتوانێت دەنگی هاوڵاتیان لە نێو کۆبوونەوە سیاسیەکاندا بەرز بکاتەوە دەتوانێت متمانەیەکی زیاتر بەدەست بهێنێت. ئەمڕۆ لە کاتێکدا هاوڵاتیان چاوەڕوانی هەنگاوێکی کردداری حکوومەت و هێزە سیاسیەکانن، کۆمەڵی دادگەری کوردستان بەردەوام پەیامێکی ڕوونی هەیە کە نێوەڕۆکەکەی ئەوەیە سیاسەت و سیاسیەکان دەبێت لە خزمەتی خەڵکدا بن، نەوەک خەڵک لە خزمەتی ئەواندا بن.